لە هەفتەی چوارەمی خولی نایابی یانەکانی کوردستان و لە نێو یاریگای خۆی یانی شێروانە میوانداری لە یانەی سەید سادق کرد. شێروانە کە لە سەرەتای ئەم وەرزەوە ئاستێکی باشی پێشکەش کردووە و لە کۆی 4 یاری ڕابردووی 3 یاری بەبردنەوە کۆتایی پێهێناوە و تەنیا 1 شکستی هەیە. هەرچی سەید سادقیشە پێچەوانەی وەرزی ڕابردووی تا ئێستا بە ئاستێکی لاوازەوە دەردەکەوێت و خاوەنی 3 شکست و تەنیا 1 بردنەوەیە. نیوەی یەکەمی یاریەکە ئاستێکی مامناوەندی بەخۆیەوە بینی و هەردوو لە هێرش و فشاریان دەکردە سەرگۆڵی بەرامبەر. شێروانەی خانەخوێ لە خولەکی دوانزەوە گورزی خۆی وەشاند و لە ڕێگەی موسعەب جەمالەوە تۆڕی گۆڵی میوانەکەی هەژاند. هەرچەندە سەید سادق دوای ئەو گۆڵە زۆرترین فشاریان دەکردە سەرگۆڵی شێروانە، بەڵام هیچی لێ سەوز نەبوو. سپاس بۆخوا طبعا من پێشوەختیش لەگەڵ ئیدارە ئەو دانیشتەمانە کرد 1-2 خاڵێت یار ڕێکەوتین یەکەم بەڕاستی شێوازی ئامادەکاریەکە بوو ئێمە ئامادەکاریێکی زۆر باشمان کرد بوو الحەمدوللا 47 ڕۆژ پێش دەستپێکی خۆل ئامادەکاریێکی چڕوپڕمان کرد و الحەمدوللا ئێمە سیاری بەدوایەکە توانیمان بمێنەوە ئەم بردنەوەیە حتما گەمانیان گەشتنە سەدارە و ئیسە سەروو ڕزبەندین پلەیەکەمان گرتووە و ئینشاڵڵا ئیدامەی پێدەین طبعا گەشتن بە لوتکە ئاسانە ڕەنگەمانەوە لە لوتکە ئەوە سەختتر بێ ئیشی ئێمە سەخترە بێ هەڵدە ئینشاڵڵا هەفتەکانی داهاتوو بتوانین بە چڕوپڕ زیاتر خۆمان ئامادە بکەین بتوانین لەو کێبڕکەی سەرەوە بەردەوام بین ئینشاڵڵا. بەناوی خوای گەورەم میرەبان پێشی بەداخەوە ڕاستی نەماتوانی ئەمڕۆ سەرکەوتن بەدەست بێنین کە ئێمە پێشتریش دو یاری ترمان دۆڕاندەبوو ئەمان ویست ئەم یاری ئەمڕۆی شێروانە بمانگەێنێتە سەر ڕێزکەی سەرکەوتنەکان بەڵام بەداخەوە ئیتر حاڵی تۆپێنیش ئاوای ئەوەی لەسەرمان بۆ خۆتان هەمووتان بینیتان یعنی چەندین فرسەمانە دەست و بە یەک فرسەیەکیش بە هەڵەیەکی ینی تاکە کەسی وێڵی بەرگری گۆڵەکەمان خوارد. نیوەی دووەمیش شێروانە بۆ پارێزگاریکردن لە ئەنجامەکە و سەید سادقیش بۆ یەکسانکردنەوە هەوڵیان دەدا. سەید سادق بە ئاستێکی باشتر بینرا و هێرشی زۆری دەکرد بەڵام نەیانتوانی تۆڵەی گۆڵەکە بکەنەوە و تووشی 4ەم شکست بوونەوە و شێروانەش بە تاکە گۆڵەکەی موسعەب جەمال 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. بەم ئەنجامەش شێروانە توانی بچێتە لووتکەی ڕیزبەندی خولەکە و بە کۆکردنەوەی 9 خاڵەوە پلەی یەکەمی گرتووە و سەید سادقیش بە 3 خاڵەوە لە خانەی پێش کۆتایی ڕیزبەندیەکە دەبینرێت. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.